بەلەندەرەکان بازرگانەکە مستەسمیرەکان ئیشیان بۆ حکوومەت کرد حکوومەتیش ڕەسیدی لەبەر دەستانەما چێکێکی دانێ چێکێکی بانکی دانێ ئەم چاکەش هیچ ڕەسیدێکی نەبوو. کۆمەڵێک خەڵکی تر بەم گەندەڵیە ڕێکخراوە کە سپیکردنەوەی چەک و فرۆشتن و کڕین و گۆڕینەوەیەتی $100 ملیۆن. لە سلێمانی جگە لە دۆسەی بە هەدەردانی زەوی وزار ساکردنەوەی چەکی بانکی و سپیکردنەوەی پارە دۆسیەکە کە باسوخواستی زۆری لەسەر دەکرێت. ژمارەیەک کەسیشان لەسەر دەستگیر کراوە. لەم راپۆرتەدا وردەکاری ساکردنەوەی پارە و ئەوانەی دەستگیر کراون بۆ باس دەکەم. ئەوانەی لە سلێمانی لە ماوەکانی ڕابردوو لەسەر دۆسەی چەکی بانکی و وەرگرتنەوەی پارە لە بانک دەستگیر کرابوون ئەوانەی ئاگاداری دۆسیەکەن دەڵێن ئەوانە لەسەر سپیکردنەوەی پارە دەستگیر نەکراون بەڵکو لەسەر ساکردنەوەی چەکە بانکیەکانە. سپیکردنەوەی پارە لە هەرێمی کوردستان تەنانەت عێراقیش یاسایەکی تایبەند مەندی نییە و کەسی تۆمەتباری پێ سزا بدات. دەشڵێن ئەوانەی کە پارە ساخ دەکەنەوە یاخود سپی دەکەنەوە لە هەرێمی کوردستان بەو جۆرە نایاسایی کە پارەکەیان پێ پەیدا کردووە دەیهێننەوە بەکردنەوەی ڕێستۆرانت یان پرۆژەیەکی وەبەرهێنان یان ئارایشگایەک ئەو پارە نایاساییە بە یاسایی دەکەن و کاری ڕۆژانی پێڕایی دەکەن. سەرەتا چوومە یەکێتی بەڵێندەران لقی سلێمانی چونکە هەموو چەکە بانکیەکان کە فرۆشراون بەڵێندەر خاوەنیان بووە. محەممەد عەتا جێگری لقی سلێمانی یەکێتی بەڵێندەران باسی کێشە و گرفتەکانیان و چیرۆکی فرۆشتنی چەکە بانکیەکانی بەکەمتر بۆ باسکردم. ئەپارە نییە یعنی ساوای لاتۆکە چیتە بانک ئەم بەڕێوەری بانکەکە دانراوە وای لێ هاتۆ ساهانیاڵێ مەقالیش بێتە ژوورەوانێ ئەڵێ پێویست ناکە بێنە ژۆمێڵن ئەکا بەشدا خۆیەکە اینجا لە هەمووی سیرتر تۆ پارەیەکە دێ لە بانکە ئەم پارەی لە بانکەکە هەتا حکوومەت پارەی باجی لاتە پارەی ڕسوماتی لاتە پارەی کاروباری کۆمەڵایەتی لاتە تر پارەی شتێکی لاتە ئەڵێ کاکە بەسەر چاخۆ ملالی منە لە پارەکە چ چێکتان بۆ نووسم لە حسابەکەم ڕایکێشن ئەڵێ ناخوا ئەمە ساحبی ئۆخرایە لە کەسێکە بۆ کەسێکی ترم ئاسایە بەڵام نایاسایەکی لەوەدایە ئەگەر بۆ نمونە لە زەمنی ئەمانەیە کەسێک چەکێک بە نیوە قیمەت بکڕێت بچێت لە بانکەکەیە بە هەمان بەهای خۆی بۆ منە چەکێکی بە هینە 500 ملیۆن دینار کڕیوە بەڵام خۆی چەکەکە بەهای چەکەکە 1 ملیارە بچێت لە بانکەکە 1 ملیارەکە ڕابکێشێ باشە ینی فەسادەکە لێوە دەست بکە بەڵام ئێمە سێکم زانین سەرچاوی ئەم فەسادە لەشەوە بەڕاستی خۆی لە حقیقەت تۆ ئەگەر لە ڕووی زانستی بانکیەوە سەریکە لە ڕووی زانستی داراییەوە سەریکەی بەڕاستی ئەمە وەکو کەفرێکی ئابووری وایە. بازاڕی دۆلارەکەی سلێمانی ئەو جێگەی مامەڵی کڕین و فرۆشتنی چەکی بانکی لێکراوە هەرکەس دەدوێنی لێرە ئاگداری ئەوەیە لە ماوەیەکی کەمدا کە چۆنە و کەسانەی مامەڵەکەیان کردووە دەستگیر کراون. گوتەبێژی بازارەکە باسی وردەکاری کێشەکەی بۆ کردین و گوتی ئەمانە سپیکردنەوەی پارە نەبوون. لە 2014 تا نزیکەی 2018 ئەم چەکانە بە عەلەنی بە ڕۆژ و ڕۆژ مامەڵی پێوەکراوە بەڕاستی باشە لە دەستێکەوە بۆ دەستێکی تر بۆ نمونە شخصی یەکەم کڕیوێتی بۆ شخصی دووەمی فرۆشێتەوە بە $100 یان $200 شخصی سێم بە چوارەم ئەوە بۆ جۆرە بەڵام لە زەمنی ئەمانەیە کۆمەڵێ خەڵک هەبووە کۆمەڵێ خەڵکی ئیستیقلال چی هەبووە نەک لە زەمنی بازارەکە خەڵکانی دەستڕۆژ و مەبەستنەوە ئەم چەکانیان بە نەقد کردوێتەوە بەڵام ئەوەی کە ئێمە ئاگادار بین ئەوەی کە ئێمە ئاگادار بین ئەوەی کە لە بازاری دراوەکەی سلێمانی گوزاوە زیاتر بە سەحبی ئوخرا بوو واتە بە مەقاسە بوو لە حسابێکەوە بۆ حسابێکی تر واتە من پێم وان نییە بەڕاستی کەسێکی بازرگان لە بازاری دراوی سلێمانیات دەسەڵات و قودرەتی ئەوەی هەبێ چەکێک بە فول بەهای خۆی بەڕاستی لە بانکە وەرگرێتەوە. ئێمە هەر ئەیبیستین چێ گیراوە چێ نەگیراوە ئەجێمە بخو مقاولین تەداخلیتیان ناکەین چونکە مقاول چەکی خۆی فرۆشتە و زەرەری باجی خۆیەوە ئەو زەرەرە مەقاولایەتی صاحب چەک خۆن ئەوەی کە کڕێتی مستەفید بۆ بە هەموو نوعێلی حکوومەت ئیجراتی خۆی کە دەبێت ئەو ئیجرایەتێکی یاسایی خۆیانە ئەیکەن پەیوەندی بە ئێمەوە نییە وەکو عەرزم کردی مقاول شاباشی خۆیەوە. بە
بەپێی ئامارەکانی یەکێتیوە بەرهێنان لە هەولێر و سلێمانی 1 تریلیۆن دینار چەکی بانکی ساخکراوەتەوە. بەپێی زانیاریەکانی ئەندامانی پەرلەمانی کوردستان تەنیا لە سلێمانی لە ماوەی ساڵانی 2014 بۆ 2018 بایی 470 ملیارد دینار چەکی بانکی فرۆشراوە و خەرج کراوەتەوە. ئەوەش بە یەکێک لە هۆکارەکانی نەمانی پارە و کێشەی دارایی لە سنووری پارێزگاکە هەژمار دەکرێت. 470 ملیارد دیناری داهاتی سلێمانی بە چەک سەرف کراوە. طبعا ئەمە قانونیە، بەڵام ناڕەوا و ناعادل و گەندەڵیە. چۆن چەک پارەیە لە هەموو دنیا بە قانون پارەیە، بەڵام بۆ من سەرف ناکرێت بۆ تۆ سەرفەکرێ. چۆن من قوتابخانەیەکم دروست کردو بەڵێندەرێکم، حکوومەت چەکی ملیۆنی دۆلاری پێداوە، ئەچم بۆ بەنقەڵێمە من بۆ بکەنە پارە نییە. ڕۆشتوم ئەم چەکەم لە بازاری دۆلارەکە فرۆشتۆتەوە بە 40 دەفتەر، واتە 6 دەفتەر سەرەر. ئەوەی لی کڕیومەتەوە لەگەڵ بەرپرسانی پەیوەندیدارە ڕێککەوتووە کردوێتە ملیۆنی دۆلار بۆ خۆی. ئەمە وای کردووە سەدان بەڵێندەر، حالیان نزیکەی 971 بەڵێندەر لە سلێمانی بەڵێندەر و بازگان مایەپوچ بوون، هەبوو خۆی کوشتووە. بەڵام لەو لاشەوە کۆمەڵێک خەڵکی تر بەم گەندەڵیە ڕێکخراوە نەوەی چەک و فرۆشتن و کڕین و گۆڕینەوەیەتی 100 ملیۆن دۆلاریان دەستکەوت. ئەزمەی پارە بوو کە کابراش وتی قەرزارم کاکە منە قەرزاراتە سەرم وتی وەڕز بووم تی وەڕز بووم ئەوەنە قەرزاراتە سەرم وتی تە بێتاقەت بووم لە تاوە چوم چەکەکەم فرۆشت وتی فرۆشتم بە 30 دەفتەر لە بازار وتی دوایی پاش سەعاتێ سەعات و نوێکی پێچوو چوومە بانکە چوومە بانک لە حسابەکەم ڕاکێشراوە. تاوان ئەمە بە چی کراوە خۆ بە فەرمانی کابرا نەکراوە خۆی. چەکەکەی چەندێک بوو بەسی ملیارێک. دوکانداری بازاری دۆلارەکەی گیرێ، مۆزەفێکی ئاسایی بانکە گیرێ. ئەمە بە ئەمری بەرپرسانی سەرەوە کراوە، چونکە ئەم پارە زۆرە هی ئەوە نییە بە ئاسایی لە بانک ببرێتە دەرەوە و مۆزەفی بانک سەلاحیەتی سەرفکردنی چەکی نییە. تا ئێستا وەک چۆن لە دۆسەی زەویە بەرپرسە باڵاکان دەستگیر ناکرێن، لە چەکی بانکیشا بەرپرسە باڵاکان دەستگیر نەکراوە. دەستگیر کراوانی دۆسەی ساکردنەوەی چەکی بانکی ئەمانن 100 بازرگانی دراو لە بازاڕی دۆلارەکە. بەڵێندەری پرۆژەی گەراجە بەکرێدراوەکانی هاتوچۆی سلێمانی، 7 کارمەندی بانکی ئاڵای هەرێم، بەڕێوەبەری پێشووی بانکی هەرێم، 30 بەڵێندەر لە سلێمانی هەڵەبجە گەرمیان و ڕاپەڕین. لە ناوەڕاستی مانگی ئەیلول بەدواوە لە هەڵمەتی دووەمدا زیاتر لە 200 کەس بۆ لێکۆڵینەوە لە ساکردنەوەی چەکی بانکی و وەرگرتنی پارە لە بانکەکان بە کاش دەستگیر کراون. لێپرسینەوەیان لەگەڵ دەکرێت کە بەشێک لەوانە پۆستی فەرمیان نییە، بەڵکو وەکو هاوکارتێوە گلاون. زۆرینەیان دوای لێپرسینەوە ئازاد کراون. بەپێی بەدواداچوونەکانی ڕوودا و بەشێک لەوانەی ئازاد کراون لە بەرامبەردا بڕێک پارە وەرگیراوە کە لە 200 ملیۆن دینار تاوەکو 4 ملیۆن دۆلار دەبێت. بەڵام ئەوانەی ئازاد کران و ئەوانەشی هێشتا لە زیندانن خۆیان و کەسوکارەکەشیان قسە لەسەر بابەتەکە ناکەن، لایەنی پەیوەندیداریش بێدەنگی هەڵبژاردووە و هیچ بۆ میدیاکان باز ناکات. پێشابەختیان ڕوودا و سلێمانی